ڕوو دەکەم ئەو کەسانەی کە لە ماڵەوە بەردەوام ڕەخنە لە خێزانەکانیان دەگرن لە دایکیان لە کچیان لە خوشکیان دەربارەی خواردن. پێیان دەڵین دڵی دایکت بریندار مەکە، دڵی خێزانت بریندار مەکە، دڵی کچەکەت خوشکەکەت بریندار مەکە، چونکە بەڕاستی ئەو ئافرەتە چەند سەعاتێک لە مەتبەخە بەسەر دەبات هەتا خواردنێک بۆ ئێوە دروست دەکات. کاتێکیش کە ئەم خواردنە دروست دەکات بە تایبەتی ئێستا کە ڕەمەزانە زۆر جار ناتوانێت تامی بکات. ئەگەر بەیانی ڕەمەزان نەبێت لەوانەیە تامی بکات فەرقی هەیە. بۆیە خۆشەویستان تکاتان لێ دەکەم وەکو پێغەمبەری خوا بوون صلی الله علیه وسلم کە زۆر لە ئێمە بەڕێزتر و بە شەخسیەتتر و عاقڵتر بوو. لە حەدیثێکی صحیح بوخاری داهاتووە دایکی ئیمانداران ڕەزای خوای پەروەردگار لێ بێ عایشە دەفەرمێ ما عاب طعاما قط ما عاب رسول الله صلى الله عليه وسلم طعاما قط. لە کاتێکە خواردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو خواردنی ئێمە خۆش نەبووە، وەکو ئێستا الحەمدا نیعمەت نەبووە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم قەت لە ژیانیدا یەک جارێک ڕەخنەی لە خواردن نەگرتووە. جاری وها بوو نان و ئاو بووە، جاری وها بوو خواردنێکی ئاسایی بووە، جارێ نان و ڕۆنیان خواردووە، نان و خوێیان خواردووە، ئیتر بەڕاستی خواردن نان و خورمایان خواردووە، خورمایان بە وشکی خواردووە. بەڵام دەفەرمێ ما عاب رسول الله صلى الله عليه وسلم طعاما قط. وشەی قط واتە هەموو پێشوو، واتە لە ژیانیدا یەک جارێک ڕەخنەی لە خواردن نەگرتووە. کاتێک کە خێزانەکانی ئامادەیان کردبێ یاخود کچەکانی. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر خواردنەکەی بەدڵ بوایە دەی خوارد، ئەگەر بەدڵیشی نەبوایە نەی دەخوارد و ئیتر ڕەخنەی نە. ئەگەر ئەمەکەی خواردنە و دەستە بشکێ و قاتۆ بشکێ و وەکو باو باپیری ئێمە کە ڕۆژانە سوکاتی ئێمە دایکی ئێمە و بە خوشکی ئێمە دەکرد، زۆربەیان وان ئێستاش هەروان گەنجەکانیش هەنێ بەداخەوە هەمان خۆیان گرتووە لە جیاتی دەستخۆشی کەم خوێ ئەکاتە هەرا دەکا کە تۆزی خوێی تێکە و تەواو شلەیە کە تۆزی خوێی تێکە پێویست ناکە ئیزدیحامی دروستکەی، پێویست ناکە لەسەر سفرەکە خواردن و شەڕی دروستکەی. با ڕەوشتی پێغەمبەری خوامان تیا بێ صلی الله علیه وسلم. خواردنەکەت بەدڵە بیخۆ، بەدڵت نییە مەی خۆشتێتر بخۆ تەواو. ئەوە پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم. خۆ ئەویش پیاو بوو، خۆ ئەویش خێزانی هەبوو. کەواتە بە ئاگاداری ئەو خاڵە بین ئەگەر ڕەوشت و ئەخلاقمان جوان بێ زۆر باشە. ئینسانی وایە بەردەوام ڕەخنە دەگری، ئەمەکەی چێشت ئەمەکەی خواردنە، ئەمجا دوعای لێ دەکات، قسەی ناشرینی پێ دەکات. وەڵڵی تۆ زۆر دووری لە ڕەوشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم.